بەڵام بەڕێزان سڵاوتان لەبێ دووبارە لەگەڵتان بەردەوامین لە شەشەمی دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی لە درێژەی گفتوگۆکانماندا گفتوگۆ دەکەین لە ئێستادا لەگەڵ بەڕێز ناوفومی هایشیمۆتۆ باڵێزی ژاپۆن لە عێراق لەبارەی پەیوەندیەکانی نێوان وان عراق و هەرێمی کوردستان و هەروە لەبارەی ڕۆڵ و کاریگەری ژاپۆن لە ناوچەکەدا بەگشتی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕێستان بەشدارن لە شەشەمین دیداری سلێمانی لە ئەم ساڵدا لەم دیدارەدا بەگشتی دیدارەکەتان چۆن بینی و پانێڵەکان کە پێشکەش کران و ئەو بابەتانی کە خراپبوونە ڕوو بابەتەکانتان چۆن بینی لە چه ئەستێکدا بوو؟ ئەمە یەکەم جاری منە کە بەشداری لە دیداری سلێمانیدا دەکەم. زۆر خۆشحاڵ دەبم کە دەبینم کە بابەتەکە زۆر تا بە شێوکی باش تاوتیۆ دەکرێت نەک بەتەنان لە هەرێمی کوردستان باڵکو نەک عێراقیش لەسەر ئاستی جیهانیش لەگەڵ ئەوەشدا چەندین بابەتی زۆر گرنگە ناوەکەی هیوادارین کە بتوانین داهاتوی عێراق زۆر باش بێت لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێدا. پێم وایە کە ئەمە دیدارێکی سەرکەوتووە لە ڕۆژیدا و لەگەڵ ئەوەشدا لەوانەیە هەنێ ئاستەنگی تر هەبێت کە عێراقیەتی، بەڵام هیوادارم لەم جۆرە دیدارانەدا مناقەشە بکرێت بۆ ساڵی داهاتوو و ساڵانی داهاتوو تریش بتوانێت چارەسەر بکرێت و تەنها مناقەشەی کێشەکان نەکرێت بەڵکو چارەسەری یەکێک لەو باسانی کە زۆر گرنگە یەکێک لەو بابەتانەی کە گفتوگۆی لێوە کراوەوە ناونیشانی دیدارەکەشە عێراق و وڵاتانی دراوسێ بەرەو سیستەمێکی نوێی هەرێمایەتی. بە بۆچوونی بەڕێستان ئەم سیستەمە نوێی هەرێمایەتیە چۆن دەتوانێت بێتە ئارا و چۆن دەتوانین دابڕێژرێتەوە؟ وەکو ئاماژەم پێکرد هاوڵاتیەکی زۆر لە وڵاتەدا لە سیاسیەکانیش لە شەقامی عێراقیش کێشەیەی زۆریان هەیە و ئاماژەش بە کێشەکان کراوە و ئاسەنگی زۆریشان هەیە. ئەم وڵاتە لە سەرەتایەکی باشدایە بۆ چارەسەرکردنی کێشەکان، بۆیە پێم وایە کە ئەمە هەنگاوێکی باشە بۆ چارەسەرکردن بەرەو دیموکراسی. بۆ ئەم چارەسەرکردنا بۆ ئەم هەوڵە بۆ سیستەمێکی نوێی هەرێمایەتی ژاپۆن دەتوانێت چی بکە یاخود ڕۆڵ و کاریگەری ژاپۆن چی دەبێت؟ لە ڕاستیدا ئەوە زۆر قورسە. ئەگەر بە کورتیەک پێم بڵێ ینی بۆ چوونەکە چی دەبێت سەبارەت بەوە؟ ینی بێگومان پرسەکە لەسەرەوەیە کە سیستەمێکی نوێی هەرێمایەتیە بێ عێراق و وڵاتانی دراوسەی بەرەو سیستەمێکی نوێی هەرێمایەتی، ینی کاریگەری وڵاتی ژاپۆن ڕۆڵی وڵاتی ژاپۆن چی دەبێت بۆ پێی کە وڵاتی ژاپۆن لە ڕابردووشدا ڕەنگە نزیکێکی هەبوو بێ ڕۆڵی هەبوو بێ، بەڵام بۆ داهاتوو چیتان هەیە ینی پێشبینی چی دەکەن؟ لە ڕاستیدا لەوانەیە هاوکاریەکانی ئێمە زۆر جیاوازتر بێت لەو شێوازەی کە تۆ ئاماژەی بێتەکەی پرسیاری لێ دەکەین. ئێمە بابەتەکانمان لە چوارچێوەی حکوومەتدا نییە. لەوانەیە ئێمە ئەگەر باسی ڕابردوو بکەین هاوکاریەکانمانەکە پێشکەشمان کردووە. من ئەوەی کە دەڵێن بە عێراق دەبێت عێراق سوود لە ڕابردووی وڵاتانی تر وەربگرێت. باشە کەوایە وەکو ژاپۆن لە چ ڕوویەکەوە دەتوانن هاوکاری عێراق و هەرێمی کوردستان بن لە چ ڕوویەکە و لە چ لایەنێکەوە دەتوانن؟ ئێمە کاری زۆر باشمان کردووە و لەگەڵ ئەوەشدا پرۆژەی زۆرمان کردووە لە عێراق و هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ئێمە لە ڕووی ئابووریەوە هاوکاریان دەکەین و لەگەڵ ئەوەشدا لە ڕووی چارەسەرکردنی کەرتی ئاوەوەیە کەرتی کارەباوەیە و بەدابینکردنی ئەوی خواردنەوەیە بۆ ناوچەکان. ئەمە یەکەمین سێکتەرایە ئەوەی کە ئێمە زیاتر دەمانەوێت لە داهاتوودا کە بیکەین چۆن ئەمانە گەشە سەردنیان پێ بدەین و دەستی کار زیاتر بکەین بە جۆرێک ئەو کەرتانە زیاتر بژێتەوە و لەگەڵ ئەوەشدا کلیلی بەرەوپێشچوونی وڵات لە کەسایەتیەکاندایە ئەبێت کەسەکان دوور بکرێتەوە لە سیاسەتەکان. پلان بۆ ئەوە دانراوە
وەکو وڵاتی ژاپۆن پلانتان بۆ ئەوە داناوە لەگەڵ عێراقدا بۆی بتوانن لە ڕووی ئابووریەوە هاوکار بن وەکو باسکردن لە ڕووی کەرتی ئاوە لە ڕووی بوژاندنەوەوە. وەکو ئاماژەم پێدا ئێمە لە ڕابردوودا کردومانە لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ پێشچوونی گەشت سەندنی بۆیە ئەم دەڵێم ئێمە کردومانەوە ئێمەش بەردەوام دەبین لەسەر ئەم کارانە ئەمە هەنگاوێکی باشە پلانی تریشمان هەیە کە زیاتر کار بکەین لەسەر ئەو سێکتەرانە بەڕێوەپێشی یەک بابەتی دیکەیە کە گرنگە ئەویش ژاپۆن لەگەڵ هەرێمی کوردستاندا لە چەند ڕوویەکەوە ڕەنگە هاوبەشی هەبێ بەتایبەت لەوەی کە ژاپۆن هیرۆشیمای هەیە کورد هەڵەبجەمان هەیە یعنی بۆ ئەم لایەنە ئێوە چۆن دەتوانن هاوکار بن بۆ ئەم لایەنە دەتوانن چی بکەن؟ بەڵێ بێگومان ئەوە خاڵێکی تر هەیە لە ماوەی ڕابردوودا زۆرێک لە کەسایەتە سیاسەکانمان بینیەوە سەردانی هەڵەبجەم کردووە و باسی ئەو قۆناغە ناڕەحەتیە ڕێمان کردووە کە بەسەر کوردستاندا هاتووە هاوشێوەی یەکین و خەمناکین بەرامبەر ئەوەی کە بەسەر کوردستانە هاتووە بۆیە ئێمە لە ڕووی ئەو بابەتانەشەوە هاوکاری ئامادەبوونت بەڕێز ناوفۆمی هایشیمۆتۆ باڵێزی ژاپۆن لە عێراق زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. Thank you very much.